هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە نێوان شەڕ و ململانەی سوودانی و مالیکیدا. تیوار ناوەڕۆکی گۆڕانکاریە پێشنیازکراوەکەی یاسای هەڵبژاردن ئاشکرا دەکات. بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەچین و دۆخە سیاسیەکەی عێراق ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە گەرمبوون دەکات. نوری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە لێدوانێک دۆخەکەی هێندەی دیکە وروژە کاتێک ڕایگەیان دواخستنی هەڵبژاردن شەڕی بەدووادا دێت. قسەکانی مالیکی ئاماژەیەکی تند بوو بۆ سوودانی و تۆمەتباری دەکات بە هەوڵدان بۆ دواخستنی هەڵبژاردن. لە ئێستادا مالیکی پرۆژە یاسایەکی نوێی ئامادەکردووە لە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە و دەیەوێت هەرچۆنە بێت لەم هەڵبژاردنە محەممەد شیع سوودانی لە قاڵب بدات. بەپێی هەمواری یاساکە کە ئێستا براوەتە پەرلەمان ئەگەر پەسەند بکرێت سەر ئێشەی زۆر بۆ سوودانی دروست دەکات کە لە ئێستا بەنیازە وەک بەهێزترین لیستی هەڵبژاردن بچێتە کێبڕکێ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقەوە. هەرچۆنێک بێت دەبێت لە 6 مانگی داهاتوودا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکرێت. مالیکیش کەوتۆتە تەقە لە سوودانی و ترسی لە زیادبوونی هەژمونی هەیە. جیالەوەش لە شەقامی عێراقی زیادبوونی پرۆژەی خزمەتگوزاریەکان لەم کابینەی سوودانیدا سۆزی خەڵکی بەلای خۆیدا ڕاکێشاوە. ئەمە سەرەڕای ناڕوونی هەڵوێستی موقتەدا سەدر کام مالیکی ترسی هەیە پشتیوانی سوودانی بکات. ئەو کات دۆخەکە خراپتر دەبێت بۆ مالیکی و سوودانی هەموو شتێک کۆنتڕۆڵ دەکات. بەپێی پرۆژەی هەموارەکە کە وێنەیەکی دەستیوار کەوتووە دەبێت ئەو کاندیدانەی لە هەڵبژاردن زۆرترین دەنگ دەهێنن بە تەنها خۆیان بچنە پەرلەمان و دەنگەکانیان نەچێت بۆ هیچ کاندیدێکی تر. بەپێی بڕگەیەکی دیکەش دەبێت سەرۆکوەزیران هەر کەسێک کە پۆستی حکومی هەیە 6 مانگ پێش هەڵبژاردن دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش بکات. ئەمەش وەک دوو بۆمب وایە کە مالیکی بۆ سوودانی داناوە لە ناو یاسای هەڵبژاردن و دەیەوێت پەیدا بتەقێنێتەوە. هەرچۆنێک بێت لە 1-2 مانگی داهاتوودا و بە نزیک بوونەوە لە وادەی هەڵبژاردنەکانی عێراق بینەری چەندین ڕووداوی گرنگی سیاسی و دەستبادانی بەرپرسانی عێراق دەبین بەرامبەر یەکتر. لە ئێستاشدا تۆپی ململانەکە لە نێوان نوری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقدایە.